دوای ئەوەی بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو نرخی دۆلار بەرامبەر دیناری عێراقی بەرزبوونەوەیەکی بەرچاوی تۆمار کرد، شارەزایانی ئابووری و کاسبکارانی بۆرسەی کوردستان لە شاری هەولێر هۆکاری ئەو بەرزبوونەوەیە بۆ بارودۆخی ئابووری و سیاسی دەگەڕێننەوە. کاری بەرزبوونەوەی نرخی دۆلار بەوە دەگەڕێتەوە ئێستا کە قسەیەک هەیە کە حکوومەتی عێراقی باقی ناوەندی دۆلار بەرز بکاتەوە. بەڕاستی ئەمەش کاریگەری ئێستا بازار کردیە. ئەسەنە کە ئەم بڕیارە تا ئێستا بە دروستیش نییە، بەڵام هۆکاری سەرەکی مۆزوعەکەیە. بەڕاستی زۆر لە دوایین دەدرێت کە ئایا حکوومەت پێشبینیەوەی کردیە دۆلار بە بکاتە 130 یاوەتەوە زیاتر، ئەوەش تا عەدەك دیار نییە ئایا چەند چاسە ڕاستە چارتەن درۆیە. ئەو جمو جۆڵی کەکەتە بازاری دۆلارەکان لە هەموو شارەکان بازار دۆلار هۆکارەکەوەیە دۆلار نرخەکەی بەرز بێتەوە بەرامبەر بە دیناری عێراقی. ئەو بەرزبوونەش دەگرێتەوە بۆ ئەوەی دەنگۆی ئەوە هەیەکەوە حکوومەتی عێراقی بۆ بکورتێنانی بوجا بێوێ دۆلار گرام بکە، بەڵام بانقی ناوەندی لە بەغدا ڕەتی کردەوە کە گرام بکە، وەزارەت دارایی ڕەتی کردەوە کە دۆلار گرام بکرێت، لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕەت دەکاتەوە، سندوقی دراوی نێودەوڵەتی دەرێ ناوی بە هیچ شێوەیەک دۆلار گرام بکرێت بەرامبەر بە دینار، لەبەرەوەی ئەگەر دینار گرام بکرێت کاڵا و کەلوپەلەکان زۆر گران دەبن، ئەوەتەوە بەکاربەر و چینی هەژار زەرمەند دەبن بە تێگرا. بەنسبەت ئەوەش مەسەن هۆکاری تریشی هۆکارەکەی تیژەوەی خەڵک کاتێک کە دەنگۆیەک دەبیستی زۆر خۆش باوەڕا خێرا دێ هەڵپەی ئەوەی دۆلار بەدەستبینی دێتە بازارەکان، پیاوی وایە دێ هەژ وەرەقەی دەکری دەرێ دۆلار گران دەبێت. کاکە هەژ وەرەقە چگری گۆڕانکاری ڕوودەدا گران بیارزانبی. وە کاسبکارانی بۆرسەی کوردستان لە هەولێر ئاماژەی بۆ دەکەن بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر دیناری عێراقی کاریگەری لەسەر جموجۆری بازار و گرانبوونی کاڵەکان دەبێت، بەهۆیەوە توێژی موچەخۆران و فەرمانبەران زەرمەندی یەکەم دەبن. دەنگۆی ئەوە هەیە گوایە سەری ساڵ بوجە لەسەر 130,000 تەقدیرداندرایە وەکو قسە، بەڵام ڕسمیات هیچ لە گۆڕی نەجارێ. بەس عەرێ بەڵێ ماکو دخانب لە یەناڵ ئەگەر لە جێگایەک ئاگر نەکراوێتەوە، یعنی معلومات دەرنەچوو بێ بۆ دار و دەستەکەی خۆیان بڕۆن دۆلار بکڕن لەبەرەوەی گران دەبی، ئەو شتە هەیە بەر لەوەی بڕیارەکە دەربچی فلەو حالەتەی دۆلارەکە لێ گران دەبی. ئەوە ئەسبابی وەکو گرانبوونی بانقی مرکزی ئەگە ببتە 130 معناها 130 پێی لێر دەبینی. عەرز و تەلەبیش لێرە دەوری هەیە کە خەڵک هەمووی دیناری هەیە و دەکڕی. خەڵکەکە واز دەکات دۆلار، حکوومەتی مرکزی دۆلاری بەرز دەکاتەوە، بودجەی عەلەساس کەمی کردیە و ئەو کەمیەش بە بەرزبوونەوەی نرخی دۆلار تاویز دکاتەوە. هەتا ئێستا هیچ شتێکی ڕسمیش نییە، وەکو برێ قەرارێک دەرچووبی، بەس دیارە دەنگۆیەک هەیە کە گرانی دەکات. ئەگەرچی نرخی دۆلار لە بانکی ناوەندی عێراق بە 118,000 دینار دیاری کراوە، کەچی لە چەند ڕۆژی ڕابردوو بەهای 100 دۆلاری ئەمریکی گەویشتە 130,000 دیناری عێراقی. زۆر زاریش ئەو گۆڕانکاریانە ڕوو دەدات، بەڵام دواتر بارودۆخەکە دەگەڕێتەوە دۆخی جارانی. هەموو ئەوانەش پەیوەستە بە سیاسەتی ئابووری وڵات و ڕێژەی خستنەڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە. تاها عەبدوڵڵەگەلی کوردستان، هەولێر.